بەناوی خی بەخشندە و میێرەبان سڵاوتان لێ ببینێرانی عزیزی پەیام لێرە لەسەر پێڵوزەهاو لە چەند چرکەیەکدا ژیان گۆڕا ژیانێک لە ناو ماڵێکی گەرم و نەرم بە دنیایەکی ئیمکاناتەوە بە هەموو جۆرە پێداویستەکانی ناو ماڵەوە لە دوای چەند چرکەیەک گۆڕا بۆ ژیانێک لە ناو خێوەتێک یا لەسەر شەقامێک لەم بەرنامەیە دەمەوێت خەمی خەڵکتان بۆ بگوازمەوە خەمی ئەو ژیانەی کە ئێستا لە ناو خێوەتا بەڕێ دەکەن بۆیە لەگەڵم وەرن دەچمە ناو خێوەتەکانەوە لە گۆشەیەکی شاری سەرپێڵی زەهاو لەگەڵ خەڵکا قسە دەکەن بزانم چاوەڕێیان دەکرد لە ناو ماڵە گەرم و نەرمەکەیان لە دوای چەند چرکەیەک ژیانیان بگاتە ناو خێوەت لەگەڵم قوربانتم سڵاس مەمنونم بینەرانی عزیز ئەو کاتی کە من بەناو خێوەتەکانە دەگەڕام ئەم گەنجانم بینی زۆریان پێ خۆش بوو کە لە بێمە ناو خێمەکەیان و لەگەڵیانە دانیشم و کورتە گفتوگویەک پێکەوە بکەین دوای دانیشتن و قسە و باسێک لەگەڵ شەوانی بوومە لەرزەکە و لەسەر چەندین باس و خواسی تری ئەم شارە دوزار حەزەکەم قسەیەکیشان لەگەڵا بکەم بزانم ژیانیان لەناو ماڵێکی گەرم و نەرم کە ئێستا بە چرکەیەک ژیانیان گۆڕاوە هاتوونەتە ناوم خێوەتەوە ژیانیان چۆن دەگزۆرێت ئەگەرچی لێرە ماڵیان هەمیشە ئاوادان بێت بۆ هیوایی کە بە زووترین کات بگەڕێنەوە ناو ماڵ و حاڵی خۆیان لێرەش هەر دیوەخانی میوانداریان گەرم و نەرمە بۆیە دەچمەلایەن و لەگەڵیانە قسە دەکەم کاکە زۆر سپاس بۆ میوانداریەکەتان یا ڕەبی هەمیشە ماڵتان ئاوادان دیوەخانتان هەر ئاوادان بێت ژیانتان ئەگەر بۆم باس بکەی لە چەند چرکەیەک گۆڕا لە ماڵێکی گەرم و نەرمەوە بە ئیمکانات و هەموو پێداویستەکانی ژیانەوە ئێستا هاتوویتە ئێرە جیاوازیەکەی چییە فەرقە و ژیانە لەگەڵ ئەمەیا چی سەرەتا خێزان ئەەکەم زەحمەتان کێشاوە کاتنە سەیرە و ئەو هێماوە ئەم فیلم شتێورن و خەڵک پاشێکەنەوە بۆەوە کە خەڵک بزانێت ژیانی ئەم خەڵکە چۆنە ئەدی ئەمە قەدەری ئیلاهیە ئەم بمە لەرزات و ئەوە سە گشانێ ئەم چادرانە زندگیەکەین و ئەم باوبارانە و ئەم مشکلاتە پێشاتەیە بەڵام هەر خەڵک شکری خواکە ئەدی ئەوەیە کە لەم سەیپەڵیشە کوشتێکی فرەمان داوە بانی شاید 2000 لە کوشتەمان داوێت لە خەتە بانی 2000 کوشتەمان داوێت لە لادیەکانەوە هەیە لادیەمان هەیە بانی هەر ئەوە لادیەکە 120 لادیە 26 دانە لادیە 50 لە بین شووە خاص ئێستا تۆ زندگی لە ناو ماڵەکەی خۆتە هەندێک ئیمکانات و پێداویستی زیاترت هەبوو لێرە ڕەنگە بۆ خۆت وتاقێکی بەخصوص بە خۆت هەبێت بەڵام لێرە چادرەکە هی هەمووتانە ئەمە ینی فەرق ئەم دوو زندگیە چییە؟ وڵای فەرقی ئەوەسە ئەگەر هێمە ئەو زەمانە لە هەر کەم مەسل لە ناوی ماڵی خۆمان زندگیمان کردووە لە نای خان و هینمان ڕەحەتتروە ئەمکانمان ڕەحەتتروە ئاسایشمان بێشتروە بەڵام ئێمە نای چادرێکە خێزان گشتمانە لێگرە دیفاع خەفین جێمان تەنگە لە خەتەوە کە نییە بژی زندگیمان سەختە ئەوە نیە بەژی مەسەڵان زندگیمان هەر ڕەحەتەوە کە بتوانین وەڕەحەتی زندگیکەین وان نییە ئەو زندگی کە لە ناوی ماڵانی خۆمان کردمانەوەتە کێرە ئاسمان و زەویە ئەم بوو بەلەرزە هیچ بووە هۆکاری ئەوەی کە هەواڵپرسینی ناو خزمەکان سیلێ ڕەحم زیاتر ببێتەوە بۆ من ئێستا هەمووتان سەردان یەکتر بکەن هەواڵی یەکتر بپرسن لە حاڵی یەکتر بزانن وەزاتان چۆن وڵایی تا ئەوە ڕۆژەهانی کردنەوەڵە لەبەرەوەی خەڵکیشی پەشێ و نەیەزانی من خۆم شخصی خۆم هەشدان ئامۆزە دایکم تیاچوو دایکی خێزانم تیاچوو چواردانە خاڵۆزای خۆم بەخوا تیاچوو لە بەس لادێگەی خۆم 30 دەفەی تیاچوو بەخوا بەس ئیمڕۆ ئیمشە و ساعتی ئەم ێوارە مەغری و لە تازیات مەسوو ئەلانی جەلانیش هەیەی نازانم لیان هەست مردووە خۆرمان نییە ئەو بڕێکە لە تارانە هە لە ئایسی و احتمالێت بمرێن نەمرێ هەیە لیانە قاچی بڕاوە لیانە دەست پەنجەی بڕاوە بەڵام هەر بان ئەوی چۆمارە چین سەدایان لیەکەین چوینە دەستەکانت خۆش بێ منەوێ لەگەڵم گەنجە بەڕێزی تریش قسە بکەم بزانم تەبەن جەنابەت خێزانت پێک نهێناوە نەوەڵڵا ئاسانترە بۆ ژیانی ناو چادر ئەگەر خێزان و ژن و مناڵت نەبێت وەڵی لە ڕاستیە ژیان ئێمە زۆر خۆش
ینی ئەچینە سەر ئیشی خۆمان ئێوارە بەیانی لە چون ئێوارە نهاتینە بەڵام لە چەند چرکەیەکا کە خۆتان باسیەکەن هەموو ژیان گۆڕێ خەڵک هەمووی ژیانی نەما ینی خانۆکان ڕووخاون کار و کاسبی نەماوە ئەوە کە ماڵێ سێ چوار کەسی لێ کوژراوە شتەکە خەیری فرە لەسەر لە حاڵەتی عادی خۆی دەرچووە معلوم نییە و 5 و 6 و 7 مانگی تریش شتەکە ئاسایی بێتەوە بۆمان بەس وەکو خۆم وەکو گەنجێک ئێستا من زیاتر مەسەڵەن بۆ خۆم ئەوە مهم نایزانم کە ژیانم بەلعان سەخت پێ یان ناڕەحەت بەس خەڵکانێ زۆر هەیە کە ژیانیان زۆر سەخترە لەمە من گەنجێکم دایک و باوکم هەیە ئەوان یارمەتیان دەم بەس عیلەوە لێ هەست پیان نازانن چیان پێبێژێ پیرەژنێ پیرە ڕەنگە لە ڕۆژانەی کە ینی پێش زلزلەکە بوومە لەرزەکە ڕۆژانە سەر و قژت شانە بکردایە بۆ منەخۆ تەروتەمیز بکردایە بەڵام چەند ڕۆژە دەرفەتی ئەمەت نەبووە وەڵای لە ڕاستیە من لە ژیانی یاسایی خۆما کە دوکاندار بووم هەر ڕۆژ ینی ئەچین حمامانە کرد و بچۆ سەر ئیش و نیمە ڕۆبێرە دووبارە حمام بکە بڕۆ سەر ئیش ئاوا ژیانمانە کرد بەس ئێستا تقریبان 12 ڕۆژەکەم شتە خۆمیان من یەک جار ئەوش لە ماڵە و ئەو کوڕمی زاما چوومە تەلفەتی حمام کردوشت بووە ئەدی وەخت نییە ینی تۆ ئەترسی بڕۆتە ناو ماڵەکانی خۆت حمام بکە بمە لەرزێ بێتەوەدی هێشتا پس لەرزە وڵا هەی ماوە دیتن ئەترسیەیە ئەرە وڵا 800 دانە پس لەرزاتەوە ئەرە وڵا ناتوانێت بڕۆتە ناوی خانۆکانی خۆت حمام بکەیت شتێکیش نییە لەعان تۆ بڕۆتە ناوی حمام بکەیت خۆ ناڕۆتە بەرەو سەرمان لە چەم و لە ناوی ئاوەکانە حمام بکەیت بۆ سەختە ڕاستە زارتە بوو لە دوای چەند سانیەیەک ماڵەکەت هەمووی بڕوخێ ژیانت بگو وەڵای من وا ئەو ماڵمەسازی وە کە ژیانێ تازە و تا ئاخری ئەم لە ناو ماڵە بووم بەس تەواو بوو دی ئەو ماڵە چوو دات نابوو کە ماڵەکەت تەواو کرد بوو خێزان پێ وەڵای من لە سەدا دام نابوو کە ئەم کارە بکەم بەزی قەدەر ئێلایی نەیەڵێ وەڵای ئەگەر ئەم قەزیێنەوەی شاید من نەمێڵە هەفتە 2 ڕۆژ 3 ڕۆژ ئاوە 5 ڕۆژ ئاوە من لە بیرمەوە ئەم کارە بکەم بەزی تر دیاریت کرد بوو وەڵا دیاری بەکو دیاری نەبەز لە مێشکما بوو ئەو کەسەکە مەسەڵەن ئێستا بۆ چەندی تر دوور کەوتوەتەوە وەڵای من چون لەم حادسەیە کەسی عەزیزی خۆم مام و ژنی مام و هەروە بێت و کوڕی مام و کچی مام و دووبارە کچی مام و 5-6 عایلەی خزمی نزیکی دایکم لە دەستەوە وازانم جارێت زۆر تاخیرە کرد دووە ماڵەکان بسازی تۆ بڕۆیت ژیانی ئاسایی شروع بکەیت و لە ڕاستیە تو لە کێشێ لە ڕاستیە بڕۆیتە سەر ژیانی 20 ڕۆژ پێشی خۆت کە گەرەکتە شروع بکەیت و زۆر سەختە ینی دیارە لە شەوانی سەرەتایی بوومە لەرزەکەەوە زۆرێک لە خەڵ لە بەردەم خێوەتەکانیاندا بە ئاگر خۆیان گەرمە کردەوە بەڵام ئێستا زۆرینەیان بە دەگمەن هەیە کە سۆپا و ئەلادین و شتانەی بەسەرا دابەش نەکرابێت بۆ ئێستا لە بەرامبەرەمەیە پێویستیان بە نەوت هەیە بەبێ بەرامبەر دەوڵەت نەوتیان بۆ دابین دەکا ئێستا ئەم تانکری کە لە پشتمەوە هەیە دێتە لای خێوەتەکان بۆ خۆی کەسێک هاوار دەکات کێ نەوتی دەوێت با بێ بیبات من دەمەوێت بچم لەگەڵ و کەسی کە نەوتەکە دابەشەکە زیاتر قسەی لەگەڵا بکەم بزانم ئەو نەتایە بێ بەرامبەرە دەدرێت بە خەڵک چۆن نەوت وەردەگرن لەگەڵم وەرن کاکە سڵام عەلەیکوم باشی ئێوە خەریک چین وڵا یە نەفتە دەوڵەتیە ئەرای زەرزەدەی لە کردکردنە بعد هەر کەس وەندازی خۆی بتوانێت هەڵە بدەیمە پێی ڕایگانیشە مشکلی نێریدن فەرقی یەکی بوودن لەکوێوە نەوتەکە دێرن و نەفتەکە و کرماشا کلی کردنە ئەمە سەمەیە نایی قەس شیرینە ئێستا دەپرسی کەسە بۆ نمونە بۆ خانەوادەیەک چەندە بەدەوتەوە وڵا فەرقی نێریدن هەر چەندە بە بوویدن خانەوادەی فقط و هەڵاب هەر چەندە بێبادن مشکلی نییە هەر خۆی تاکی سەرقاڵە بن تاکی بەردەوامە بن لە دابشکردنی نەوتەکە وڵا
آخر فصل سرما نفتی هەتیێتن بە ڕۆژ و شەو خەریکن ئارێ وە ڕۆژ شەو خەریکم تا وەختی نفت بودی من تەخلیەکی من فەرقی نییە هەر وەخت بوده ڕۆژ بوو خەریکن ئەمڕۆژ 6 ڕۆژە ولا ئەگەر خوا بتوانێت و یە مقداری ئارامش بیادە مردم بچینەوە ناو ماڵەکان خۆمان دی نیازمان وەی نەفتویانە نییە ئیمە ئەکسەر ماڵەلمان خەساری دیە وەلی خەساری جوزی دیە بعضی لە هەمسایەکانمان تەخریبە کولان هەم کوشتیان داگا ئەرزکەمە خدمەتت زندگی لە ناو ماڵە گەرمەکە لەگەڵ چادرەکەی باید هەمڕەنگ مردمی ناو چادر ئەلان هێ شتێکە کشتمان هەمڕەنگین یە نییە من بیستم ئاغەمامە ناو ماڵەکەی و هەمە وەرە گاز و تەشکیلاتە کاورا ناو چادرە ئەلان کشتمان هەمڕەنگین خۆ باید بگوزارنیم مشکلاتە دی کار خواست خی کاریە کردە باید هاورە دەرتەوانمان بێ و هەمیاری و دووستان و ئاشنامە بەرەسین بەخوامە کوڕی نەوکردم هەست مادەست بەرقە لە کاشان کارەی خۆی تاتیل کردی هاتکەلان دەی ئابادیە لە دەری یاری ڕەسان و دووستان و براگەل و خۆشکەل خۆیەکە. من بەردەوامم لە گەڕان بەناو خێوەتی خەڵکی سەرکەڵ و زەحاتە کێسە توانم بڵێم ئاوارن ئاوارەی سەرکوچە و کۆڵانەکانیانن ئەمێ لەگەڵ چەند خانمێک چەند ژنێکا قسە بکەم لەوەی کە بزانم جیاوازی ژیانیان لە ماڵەوە لەگەڵ ناو خێوەتا چۆنە لە ماڵەوە جلوبەرگیان بە خەسالە دەشۆن بەڵام ئێستا دەبێت بەدەست بیشۆن لە ماڵەوە حەمامێکی گەرم هەبوو کە منداڵەکانیان دەشۆردن کە پێداویستەکانیان هەموو لە بەردەستا بوو لە مەتبەخێکی زۆر جوان ڕاقی هەموو شتێکیان هەبوو بەڵام ئێستا لێرە ڕەنگە مەتبەخەکەیان 1 مەتر زیاتر نەبێت دەبێت قاپ لە بە ئاوی سار بشۆن دەبێت جلوبەرکی مناڵ هەمووی بە ئاوی سار بشۆن بەدەست بیان شۆن ئەمێ خانمگە بدۆزمەوە لەگەڵ ئەمانەیە لەسەر ئەمانە زیاتر قسێ لەگەڵا بکەم بۆیە لەگەڵم وەرن ئەمێ بڕۆمە لای یەکێک لەو خانمانە خانمێک لێر دانیشتووە ئەگەر دەرفەتەوە بڕۆمە لای دايقين السلام عليكم خاسي أحوال فيلم دايشة فيلم دايشة أبي أهم بو باسكي فرق زندگیتان لەناو چادر و ماڵەکەی خۆتانە تا والله تر چادر ئەمەسە هەر خۆ دوو چادرمان هەڵداوە ئێمە قەبڵەن ماڵێکی گەورەمان بووە هەر فقط حاڵەکەی 4 لە 12 متری گرتە ئەمەی تر وەسایل گشتی مرەتە بووە ئەمە یەخچاڵ تەلەڤیزیۆن هەتا تەلەڤیزیۆنەکەمان دەسزەویا خۆ ورد بووە لە ناو ماڵمان کولن تەقیەسۆ لێرە تەلەڤیزیۆنتان هەست؟ والله تەلەڤیزیۆنێکی بچکەڵەمان هەست ئاشپەزخانەکەتان چۆن بوو مەتبەخ؟ ئاشپەزخانەکەمان 10 متر فقط درێژی بوو ئەیتر وەسایلی ئاشپەزخانە کولن کامڵ بووە وڵی سەعالۆ چادرە بچکەڵا قەزا دروستەکەم چەند مەترە بێت ئاشپەزخانەکەی ئێرەت؟ وڵای یارو ئێرە شاید 3 متر لەوێ چادرە بچکەڵەس لەوێ بەچلی باسی دەشورد وەڵاوەلی باشۆی لێرە وەڵا لێرەوە دەستی شۆری ئاوی گەرمە لێرە؟ نەوەڵا نە ئاوی گەرممانەنەوە هیچ وەسیلەیەکمانە چەند ساڵ هەبوو کە بەدەست جلد نەشۆرد بوو؟ وەڵا شاید 15 ساڵی گەڕایتەوە بۆ 15 ساڵ لەمەوە ئاسانە ئەم زندگی؟ نەوەڵا هیچ ئاسان نییە نە نەوتمانە نە ئاومانە گشتیوە دەستێنین ئالێرە دانیشین دەپرەشۆرین قبڵەن لە زەرفشۆریا و وازی خۆش ئەیتر وەڵا مشکڵی ماڵمان نەوە قبڵەن وە لەیسا هەموو شتێکمان مشکڵ بوو عادەتەن خانمی ماڵەوە زۆر گرنگی بۆ دەکات کە مناڵەکان هاکوخاوێن بێن هەمووی باسەکانیان و خۆیان زوو حمامیان پێ بکە ئێستا چی بووی لەوەکەیتەوە کە زووبیان شۆی لێرە خۆ بە ماوە ساردە نایانگەن ئێمە مناڵی وردمان نییە ئەوەڵەن قبڵەن خوازانێشینە حمام 2 سەعات لە حمامەکە فقط خۆیانیان نەشۆرد وە لەیسا ئەمە دەوری دەشەوە ئەمانە پیاتە خوازانێن 2 جار حمامیان نەکرد چاوەڕێتان دەکرد کە لە چەند سانیەکە ئەمەندە ژیانتان والله یعنی شتێکمان دی فرە وەحشەت ناکو والله ئیتر شتێ نییە باسی بکەی و بێژی ئاوەوەسە ئەو نە سەخت و ئەو نە ینی وەختی حاکردێ ماڵا بوو هەیە ئەنفجارێکی گەورەس واللهی من لەو مۆقاچم دەستنوێش بوورم دەرەکەم واز کرد لە خۆمان موشەکێ کردیوە ماڵە ئەوە نە سەخت و هەر کردێ ماڵای تر بەرق چوو ئیتر میش هاوارمە کردە مناڵەکان ئەموو بزانم کامیان چوونە دەشت کامیان ماوە نەمەزانی چی بکەم بۆ حەسارەکە بچم بۆ دەشت بێم چاو چاوی نوێنە خانم گشتی ڕمیا و
ئوتاقەکانمان گشتی ڕمیەوە ناوی خۆی ئەیتر نازانم چۆن باسی بکەم وەڵا ئەو نەسەخت و ئێستا لە ناو خێوەتن بەتەمان کی بگەڕێنەوە ناو ئەو ماڵە گەرم و نەرمەی کە پێشتر وڵایی ینی سەرپێڵ جۆرێکی پێهاتیە هەرچی ماڵیە چۆن خراو بووە ینی وانییە بێژی تر چاوەڕێ و چتۆ نای ئەو ماڵان یەک ماڵی وە ساڵم نەماوە بچی لە ناوێ زندگی بکەی ئەتانەوێ خۆتان ڕابێنن لەگەڵم زندگی ناوچادر وەڵای تر مەجبوری چی بکەین تا بزانین چیمانوە سەرتی خاص چاوەڕێوەتان ناکرد کە ڕۆژە گاواتان لێبێت ئەسڵەن چاوەڕێی زندگی خۆشترمان نەکرد ئەم چاوەڕێ ئەم زندگیە نەوی پێویستە لەمە لە ئەو خانمانش کە لە ماڵەکانی خۆیان قەدری ئاشپەزخانە و ماڵەکانی خۆیان بەخوا ئایستە قەدرە زانین ئەروەڵا وەڵی تر قبلەن زندگیمان فرە خۆش وە هەلو ئاشپزخانە دانیشتی هەموو کارێک کردووە قەزا دروست کردووە هەموو ئەمکاناتێ لە بەردەستاوە لێسە ئەشێ بچیلی لەو ژوورە مەسڵەن ئەو مەعدەنی وچتمان بۆتی لەولادایانێن ئەشە بێتی بکەین دەرناوی قەزاکە ئەشەوە پیکنیک قەزا دروستکەی قبلەن گاز و ئەمە گازی سەپەی و ئەمە زندگی خۆشووە ئیستا من وە چرایەک وە پیکنیکە قەزا دروستە سنەوەی باوکە گیان پەروەردگار عەزیز ئەمە سێ مصیبەتە ماینین یەکی ئەوەڵ جەنگی ئەوەڵ ئاوەرە بوو من هەموو عێراقا هەموو ئێرانە ئەوجا دوارە هاتی مەسووە لە مەجاتین خەڵق دوارە هەم کوشای ماڵڕمیا هەم دوارە فرارمان کرد سەبری لەسەر باە بگرین خدا وەختی نیشانمان ئەدا باە یا بگرین دی گونا نەوشین گونا نەکەین ماڵی مردم نەخۆین نەچین بینە مجاهدین نەچین بینە خەڵکی کوشتن بۆچی خەڵک بدەینە کوشت بۆچی خدا خەڵکمانی کردە کاکە گیان گیانتان لەناو چادرا چۆن باشە بەد نییە چی بکەین لەناو خانوویەکی باش و گەرم ئەگە بژم لەورە پای تەلەڤیزیۆن و گەرم و گاز ئەمەیشە فەرقی نییە ئەم ئینسان وەختی پاک و دروست هەڵبرسی دانیشی چەم چادرە چاو ساختمان تۆباغە دیرم هیچی بوو من فەرق ناکە چون مردن هاوە و لامووە باە بزانم عاقبەتم چییە بەخوا پشتمە بوغاریەکە بووی لەرز و تەو کردم دەوپر هەمەدیم کرپای کرد کەوتە من سەرما بوغاریم ناشون خۆی و گۆشی لە لای دەستما بوو فرارم کرد یە بار مەسرەفی پەتوی وەداسە بۆ بوو هاتمەدەی خانمی وە نقطاتە دیست وتم بێگرە خەنێرمە سەرما خۆم تو خودە بپوش چی بکەم باشێمە بێت چ دەرسێکی لێوەرگریت بەڵێ چ دەرسێکی لێوەرگرینم باەتێگای موسڵمانی باەتێگای خوداپەرستی کە خوددادی کەمتر قەزەبەلی بەندەگان بگری مەرگی ناسەچیانمان ولی مەرگی بە ئابروو مەرگی بە عزت ژیانی بە عزت دووبارە ژیان دەست پێ دەکەنەوە لێرە دووبارە زندگی دەست پێ دووبارەکەی وای چە شکری خوا تاوەختی مەرگی بۆمان هەواڵەکە مەجبووریم تاورەکە تاریخی خوا بۆمان ناوە بمرین و بژین ئەمە سێوەمین بارە من ئەینم 6 ساڵە بە مناڵ نییەم من کوڕمە لانچی 6 ساڵیە ئەمەی کە بینیتان بەشێک بوو لە ژیانی لێ قۆماوانی بوومە لەرزەکەی سەرپێڵ و زەهاو تاو کاتی کە لێت نەقەومێ قەدری ئەو ژیانە نازانی کە تێیدای بەڵام باوەڕی ئەمان وایە کە لەمەش خراپتر دێ هەیە ڕەنگە بێتە دیش بۆیان بۆیە ئێستا شکرن لەوەی کە هیچ نەبێت بە سەلامەتی ئەوانەی کە ئێستا زیندون و لە ناو خێوەتەکان بە سەلامەتی دەربازیان بووە بۆ هیوایی کە هەرچی زووترە لەم نەهامەتی دەربازیان بێت و بگەڕێنەوە ناو ماڵ و حاڵی خۆیان ناو ماڵی گەرم و نەرمیان بینەرانی عزیز لەمەش بەشێک بوو لە خەمی ئاوارەکانی سەرپێڵ تا بەرنامەیەکی تر بەخۆی بەتان ئەسپێرم هەر شاد